سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزان دیسانەوە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان ناوەند و مەیدانێکی گرنگ بوو بۆ ڕوونکردنەوەی داواکاری و پرسیاری خەڵک ئەوانی لە ڕێی پەرلەمانتارانەوە ئاراستەی ژمارەیەک لە وەزیرەکان و نوێنەرانی حکومەتی هەرێمی کوردستان لە پەرلەماندا کرا. ئەمڕۆ لایەنی ئابووری و بابەتی موچە و گرفتەکانی بەردەم داهات و خەرجەکان لە هەرێمی کوردستان دەستپێکردنی پرۆسەی قۆناغی دۆمی بایۆمەتری و هەروەها پرۆژەی چاکسازی ئەمارە گفتوگۆی تێر و تەسەل و وردیان لەسەرکرا تا کەمێک بەر لە ئێستاش کۆبوونەوەکان و گفتوگۆکان لە پەرلەمانی کوردستان درێژە و بەردەوامیان هەبوو. دوێنێ شەو تاوەکو 11 شەو بە دواتریش هەر گفتوگۆکان درێژیان هەبوو بەردەوامیان هەبوو. لە بەرنامەی گەرماوگەرم دەمانوێت پاش تاوابوونی گفتوگۆ و دانیشتنەکانی پەرلەمان دەرئەنجامەکان لە بەگەرماوگەرما گفتوگۆ بکەین، بۆیە نامانەوە ئەم یەک دوو ڕۆژە پەلە بکەین لە قسەکردن لەسەر ئەم بابەتانە و گفتوگویانی نێو دانیشتنەکانی پەرلەمان. زۆرێک لە بینەرانی گەرماوگەرم و گەلی کوردستان نامەیان ناردۆ بۆ پەیجکە داوا ئەکەن گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکەین. ئێمەش دەڵێن بە داوای لێبوردنەوە هەڵی دەگرین بۆ کاتانی کە گفتوگۆکان تەواو دەبن و دەرئەنجامێک و بڕیارێک لە پەرلەمانی کوردستانەوە دەردەچێت. ئەو کات گفتوگۆی ورد و بەرنامەی تێر و تەسەلی لەسەرەکەینەوەی کام شۆ گفتوگۆی لەسەرەکەین نرخی نەوت لە بازارەکانی جیهانە و کاریگەری لەسەر ئابووری جیهانی و نێودەوڵەتی. طبعاً ئەم کاریگەریە لەسەر هەرێمی کوردستان و عێراقیش هەر ڕاستە، یعنی چۆن باز لە ئابووری جیهان بکەی کاریگەرێکی بۆ سەر عێراق و هەرێمی کوردستانیش ئەگەر دواتر مامۆستا بۆم ڕوون بکاتەوە کەوکو ئابووری ناسەک یعنی هەمان کاریگەری و هەمان ڕۆڵی دەبێ. بۆیە لە ڕۆ نێودەوڵەتیەکە و باسیەکەین قسێک لەسەر نرخی نەوتەکەین جۆرێک لە هێمنی و ئیستیقراری بەخۆ بینیوە لە بینی 42 بۆ 44 دلار کە پێش بەرنامەکە ئێستا هاتم 43 دلار و 28 سنت بوو. گفتوگۆ لەسەر نرخی نەوت و کاریگەری لەسەر ئابووری جیهانەکەین و تەورێکی دیکەشمان دەبێت کە باز لە دەستپێکردنی خۆپشاندانەکان دەکەین لە عێراق. لە تەوریەکەمدا میوانداری بەڕێز سابیر عومەر ئابووری ناسمان کردووە کە بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە. هەڤاڵ سابیر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێ. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کەناوەکەتان و سەلامەتی بۆ بینەرانە خوازم. زۆر سپاس. کاک سابیر لەسەر نرخی نەوت ئەوەی کە هەیە نزیکی سێ هەفتەیەک دەبێ ئەم نرخە سابتە لە نێوان 40 بۆ 44 42 بۆ 44 دلار، یعنی نرخەکە کەم و زیاد دەکات، بەڵام ئەوەیە لە 40 دلار نایەتە خوارەوە بۆ هەر بەرمیلێک. پێتان وایە ئەمە ئاماژەیەکی دروست و باشە کە لە شەژمانگی دووەمی یاخود نیوەی دووەمی ساڵی 2020دا هێدی بوژانەوە بە نرخی نەوتەوە دەردەکەوێ و نرخی نەوت بەرزبوونەوە بەخۆ دەبینێت، یان ئەمە کاتیە ئەم تۆزە لە بەرزبوونەوە؟ پێت وایە ئەگەر لە پاییزدا شەپۆرێکی تری کۆرۆنا خوانەکردە نێودەوڵەتیان دروست ببێتەوە و کاریگەری لەسەر کارگەکان و ئەوانی کە لە پێشوا دروست بوو هەبێ ڕەنگە دیسان و نرخەکە کاریگەری لەسەر دروستکا و کەم بێتەوە. دەستخۆش نەوت سەرەتا پێم خۆشە بڵم نەوت کاڵایکی نێودەوڵەتیە تاکە سەرچاوەیە کە ئێستا لە عالەما پشتی پێوەسرێ بە شێوەیەکی سەرەکی، بۆیە پەیوەندی بە اقتصادی نێودەوڵەتیە هەیە و هیچ بەرهەمێکیش لە جیهانە بەرهەم نایە بێبوونی وزە وزەش بێبوونی وزە لە هەمان کاتیشە وزە سەرچاوی نەقڵ و گواستنەوەشە بۆ هەموو کاڵاکان. بۆیە نەوت تەسیراتێکی مباشری بەهێزی گەورەی هەیە بۆ سەر پەیوەندی بۆ سەر اقتصادی نێودەوڵەتی بۆ سەر ئابووری نێودەوڵەتی و نەوتیش بەرزبوونەوە و دابەزینی ساڵی نەوتیش مباشر پەیوەندی هەیە بە ڕووداوە نێودەوڵەتیەکان کەواتە مادام کارڵایەکی نێودەوڵەتیە کەواتە پەیوەندی مباشری هەیە بە پەیوەندی سیاسی نێودەوڵەتەکانەوە و حەدەسە نێودەوڵەتیەکان. ئەگە سێرکەین لە ساڵی 2016 نەوت دابەزینێکی بۆ خۆی بینی بە حکمی ئەوەی کە دەوڵەتی ئیسلامی لە شام و لە داعش ئەعلانی دەوڵەتەکەی کرد و کۆمەڵە منتیقی جوغرافیای گەوری دەستکەوت لە جیهانە ئیسیسمار خەتەرێک و سڵی کردەوە. تەمان پشت دەبەستێ بە بەندەوت لە زۆربەی جیهانە. بۆیە سەری نەوت دابەزینی بە خۆی بینی. بۆ جاری دووهەم دوای بەرزبوونەوە جارێککە پەتای کۆرۆنا جارێککە سەری نەوتی هێنای خوارە بە حکمی ئەوەی پەیوەندی نێودەوڵەتیەکان تا ڕادەیەک وەستا مەسەلە زۆربەی شەریکات و ئیسیسماری نێودەوڵەتی وەستێنرا و داخران زۆربەی شەریکان و فڕۆکەخانەکان داخران. کەواتە ئەمەوە بڵێم کە نەوت کاڵایەکی نێودەوڵەتیە و بەرزبوون و نزمبوونەوەشی پەیوەندی بە کای سیاسیە نێودەوڵەتەکانەوەیە پەیوەندی سیاسەکانەوە هەیە و لە هەمان کاتێ بە پەیوەندی ڕوودا و حەدەس و حتا کاریگەری نەسروو شتێکان مەسەلە
ڕووداوە سروشتێنە دەڵەتەکان هەیە بۆیە کۆرۆنا گەسیرکن لە سەرەتای هاتنی کۆرۆنا نەوت داغبەزی هاتە نزیکەی 90 بۆ 20 دۆلاریش بەڵام لە ئێستا بەدووە مەسەل لە دوای 15 ڕۆژە ئەبێ بە حکومێکی کە نەخۆشی کۆرۆنا ئەو مەترسیی تاڕادەیەک لە جیهانە تێپەڕان و هەندێک لە وەسائیلی وقائی و خۆپارێزی وای کرد بتوانندرا شەریکات و کۆمەڵی کۆمپانیەکان دەستکەنەوە بە ئیشوکار کە ئەمە پشت دەبەستێت بە سەرچاوی وزە و نەوتیش سەرچاوی سەرەکیە بۆ وەگەرخستنی ئەو ئیسtismاری کۆمپانیەکان بۆ جارێک کرد نەوت بەرزونەیش بۆ خۆین لە دەوری 40 دلار مەسەلا بۆ 30 دلار 42 دلار تا ڕادەیەک پەیوەندی بۆ حەدەسەوەیە کە ئێستقەول ئەو پەتانیە دەوڵەتیە تا ڕادەیەک هێواش بوونەوەی مەسەل جێگیربوونیش بەخۆ بینیوە ئەمە وای کردووە کە سعیدنەوت تا ڕادەیەک جێگیر بێت لە دەور باشە پێشبینی هەیە کە ئەم سعرە بەرزتر ببێتەوە یان نزمتر ببێتەوە خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ یعنی هەموو ئومێد زۆرێک لە وڵاتان کە سەرچاوی داهاتیان نەوتە هەمیشە ئومێدیان لەسەر هەندێک لە راپۆرتی ئۆپیک و هەندێک ناوەندی لێکۆڵینەوەی ئابووری و وزەی نێودەوڵەتی هەڵچنیەوە کە باز لەوە دەکەن لە مانگی 10 یعنی نرخی نەوت دەچێتەوە دۆخی 60 دلار و بەرەوسەر ئەمە پێشبینێکی دروستە ڕاستە ئەمەلێک و هیوایەکی دروستە یان پێ وایە هێشتا ماوە ئەو بڕیارە بدرێ زۆر ئاسان نییە بەڵام بێگومان ئیستیقراریەتی جیهان پەیوەندی ئاسایی بوونەوەی پەیوەندی نێودەوڵەتیەکان ئۆتۆماتیکی پشت دەبەستێت بە گەشەکردنی ئیسtismار گەشەکردنی ئیسtismار ساڵی 90 بەرزەکاتەوە لە عالەمە چونکە ئیسtismار پشت دەبەستێت بە وزە نەوتی سەرچاوی سەرەکی وزەیە و بارودۆخی ئارامی سیاسی دیسان کاریگەری بۆ سەر بەرزبوونەوەی بازاڕی نەوت هەیە و تەنزیمی وڵاتانی بەرهەمێنی نەوت کە وڵاتی ڕێکخراوە نێودەوڵەتەکان بنمونە ڕێکخراوی ئۆپێک کە تەحدیدی فرۆشتنی نەوت و کڕینەکە هەر کاتێک پەیوەندی ئەمانە پەیوەندیی تەندروست بێ دیسان کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ساڵی نەوت هەیە پێشبینەکانی تەندروستی بۆ پەتای کۆرۆنا مەسەلە ئەگەر بیستین مەسەلە لە هەموو کۆمپانیا ئەوانەی ئیشوکاری تەندروستیەکەن خەریکی بەرهەمێنانی ڤاکسین و دژە ڤایرۆسە کرد و مەسەلە بەرگریکردن نەخۆشی و تا ڕادەیەک ڕاهاتنی خەڵک لەسەر نەخۆشیەکە و دەستپێکردنەوە ئیشوکار لە هەموو جیهانە و شارەزابوون لە جۆری خۆپارێزی و قائیل لەو نەخۆشیە وای کردو ژیان بەرەو ئاسایی بوون ڕکەواتە پێشبینەکە ڕاستە کەواتە نەوت ئەگەر هەموو شتەکانیکە سابت بن تەنها مەسائلی کۆرۆنا وەک خۆی بمێنێتەوە یا مەسەلە بەرەو باشتر بەڵام مەسەلە لەوانەیە حدەسێکی خۆ مەسەلە پەیوەندی ئێستا چین و ئەمریکا کە پەیوەندیەکان بەرەو ئاڵۆزبوونە ڕەنگە تەسیر بکاتە بازاڕی ئەوە گرنگە بەلام و باسی بکەین بەڵام بەر لەوە ینی شتێک ڕوویدا لە نێوان رووسیا و سعودیە کە بووە هۆی دابەزینی بەدەر لە کاریگەرەکانی کۆرۆنا بۆیە هۆی زۆر بەرهەمێنانی نەوت و داوەزینی نرخەکەی یعنی عەرز و تەڵەبەکە گۆڕانکاری بەسەرهات بۆیە نرخی نەوت زیاتر دابەزێ و بۆ ئەمریکا تەداخولی کرد یعنی بە کۆمەڵێک فشار گوای لە سعودیە کرد لە 9.7 ملیۆن بەرمیلەوە کەمی کاتەوە بۆ 8 ملیۆن و ئەوانە یعنی پێشبینی ئەکەی ڕووداوێکی لەو جۆرە ڕووداتەوە بە تایبەتی کە رووسیا و ئەمریکاش دوو بنافسین گەورەی سیاسی نێودەوڵەتین لە ئێستاشدا لە نێو ئەو معادلە سیاسی کە هەیە لە نێوان رووسیا و ئەمریکا معادلێکی تری ئابووری ململانێکی تری ئابووری نێودەوڵەتی هەوەی کە باست کرد سین و ینی چین و ئەمریکا ئەمانە کاریگەر دەبن پێ دوایە هیچ ئاڵ و گۆڕێک دروست بکات بێگومان ئێستا جەمسەری ڕەسمالی جیهان بریتە لە ئەمریکا و لەو لاوە مەسەلە ئێستا سین لە گەشەیەکی سەریع و بەردەوامایە بۆیە ئێستا دوو جەمسەری گەورەی نێودەوڵەتین سەرجەم ئیقتصادی نێودەوڵەتی لەژێر هەیمەنە و سێبەری ئیقتصادی سین و ئەمریکایە کەواتە ئاڵۆزبوونی بینین ئەم دوو حیزبە مباشر تەسیرەکات لەسەر مەسائلی اقتصاد بەگشتی و نەوت بە تایبەتی وە لە لایەکی کێشەوە بیرمانە چەوەی کە بەڕست باس کردەوە لە سعودیا و لە رووسیا ڕوویدا ئەمە هەر کاتێک وڵاتانی بەرهەمێنی نەوت کە فشاری یان مەسەر کارتێک بەرامبەر بەکاربێنێت پەیوەندەکانان ئاڵۆز بوو کاتی نەوت بەکارهێنە مەسەر نەوت زیاتر خەتە بەزەر بۆ اقتصادی وڵاتە دژەکەی داوەزێنێ کە پشتی بەستۆ بە نەوت مەسەر رووسیا ئەنواع و ئەشکال سەرچاوی داهاتی هەیە بەڵام سعودیا پشتی بەستۆ تەنها بە نەوت ئەو نەوتەکەی خەتە بازاڕەوە بۆ دابەزین سەری نەوت بۆی تۆڵە یا مەسەر کارتێکی زەخت بەکاربێنە بۆ سعودیا و ئەمە بۆ هەموو وڵاتانی بەرهەمێنی نەوت ڕاستە لە جیهانە کەواتە بەردەوام هەموو زۆر جار ئێران مەسەلە فشاری کارتی نەوتی بەکارهێناوە بەرامبەر بە وڵاتانی سعودیە و وڵاتانی خلیج عەرەبی کە نەوتێکی زۆر بخاتە بازاڕەوە بۆ دابەزینی ساری نەوت کەواتە هەر کاتێک پەیوەندی ڕێکخراوی ئۆپێک و پەیوەندی وڵاتانی بەرهەمێنی نەوت تێکچوو یا مەسەلە ئەساربوونیان ئاڵۆزێکی بەخۆی بینی بێگومان تەسیرەکە لەسەر ساری نەوت و لە هەمان کاتیشدا ئەو بۆ ئەو ڕووداوە هەموو ڕووداوێکی سیاسی هەموو ڕووداوێکی سیاسی مەسەلە سیاست باوشی اقتصادە
لە هەمان کاتیش اقتصادی دیسانەوە جۆرێکە لە دی سیاست دوو هەر جۆرە ئاڵۆزیەکی سیاسی لە بینی دوو وڵاتە تەسیرەکاتە سەر سعودی نەوت و ئاوریجیان بە تایبەتی وڵاتە زلێزەکانی وەکو سین و ئەمریکا وەکو ڕوس و ئەمریکا بە تایبەتی ئێستا سین زۆر لە گەشەیەکی سەری ئایا لە ڕووی ئابووری و تەکنۆلۆژیا و پێشکەوتنەوە باشە ئەوەی کە جی پرسیار بوو بەڕاستی لە دوای هاتنی کۆرۆنا بە تایبەتی یعنی زۆر شت لە ژیانە لە دنیادا بیری لێکرایەوە ڕێک بخرێتەوە بۆ سەردەمی دوای کۆرۆنا پێ وایە لە ڕووی ئابووریەوە وڵاتانی دنیا ئەوانی کە سەرچاوی داهاتیان نەوت بێ یان فرە چەشن بێ بیریان کردبێتەوە لەوەی کە سیستمێکی نوێ لە ئیدارەدانی ئابووری سیستمێکی نوێ لە بەڕێوەبردننی ئابووری وڵاتان بێتە ئاراوە هەست ئەکی وڵاتێک هەبێ هەنگاوی لەمە نابێ بە تایبەتی تر ئێمە بینە سەر ڕۆژەڵاتی ناوەڕاست و نزیکتر لە هەمووی عێراق بڵین یعنی پێ وایە بیرکراوەتەوە لەوەی کە ئیتر پێویستە سیستمێکی نوێ و شێوازێکی نوێ لە ئیدارەدانی ئابووری بێتە ئاراوە بێگومان ئابووریشان ئێستا بۆتە ئابووریشی تەوحید تا ڕادێک بۆ نمونە ئابووریشی ئاڵۆزی تێکیان مەسەر کۆمەڵی پای ئابووری لە جیهانە دەستیان کردو بە سەی سەتران کردو بەسەر ئابووری هەموو جیهانە کەواتە تەئسیراتی لە گوند و موچە و لە شارێک و لە وڵاتێک هەمووی بەسراوەوە بەیەکەوە یەک نمونە بۆ بێرمە لە بەریتانیا مەسەلە خاوەنی گەورەترین وڵاتی جیهانە لە ڕووی اقتصاد و ڕووی سیاسیەوە کۆنتی وڵاتە مەسەلەی اقتصادەکەی زۆر بەهێزە و فرەچەشت و پشتی بەستەوە کۆمەڵە سەرچاو بەڵام لە بەریتانیا لە مانگی ڕابردووە مەسەلە لە سەردەمی کۆرۆنایە ئەو خەڵکانی پاران لە بانک نانەتوانی کە یەکەم جارە لە بەریتانیا شێڕ کەواتە کۆرۆنا نەیەتوانی هەموو پارێک ڕاکێشە بە جۆرە ئەی کەم ئاندایە دەسا و کەسانی کە پاران ڕاشەوە لە بانک کەواتە ئەمە بێ بڵێم کۆرۆنا تەئسیرێکی زۆر گەورەی کردە سەر ئابووری جیهان و هەموو جیهان جارێکی کە ئێستا هێ پیا بچێتەوە بە سەرچاوی ئابووریەکە کە حەدەسێکی وە کۆرۆنا جارێکی کە نەتوانێت بەو شێوەیە لاوازی کرد لە هەندێک وڵات لە سەرەتای کۆرۆنا بیرمان نەچێت ترسی ئەوە بوو کە هەندێک وڵات ئیفلیج بێنێ مەسەلە هەندێک حکومەت هەر هەرس بێنن لە جیهانە بۆیە سەرجەم سیستەمی اقتصادیەکانی جیهان سەرجەم ڕژێم ئابووریەکانی جیهان بە ئەمریکاشەوە بە بەریتانیشەوە کە گەورەترین خاوەنی سیستەمی سەرمایەداری و سیستەمی ئابووری نێودەوڵەتین ئەوان ئێستا بیران کردوتە لەوەی کە جۆرێک لە ئابووری بێنە پێش کە سەرچاوەکان تەنها نەبەست پشت نەبەستێ بە سەرچاوی حدود و دەرەوە و نێودەوڵەتی و ئابووریکی سەربەخۆی لۆکاڵی خۆیان هەبێ کە مەسەلا حەدسێکی نێودەوڵەتی تەئسیر نەکاتە سەرژیانی سەرجەم فەردەکان یا سەرجەم هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی پێویستە هەموو سیستەمێکی ئابووری پێویستە هەموو ئەم ڕژێمەداریەکان لە جیهانە لە دوای کۆرۆنا پیاچوونەوە بە سیستەمی و بەڕێوەبردنی وڵاتی خۆیان بکەن مامۆستا شتێک زۆر گرنگە دراوی ئەلیکترۆنی لە ماوەکانی ڕابردوودا بوو بە بەشێک لە مناقەشەیەکی نێودەوڵەتی بەڕاستی ئەو لە هەرێمی کوردستان و لە عێراقی ژەمە یعنی ئەگەر نەبێ بە ڕێکلام بیتکۆین یەکێک بوو لەو دراوانی کە دنیایەک چیرۆکی سەیری لەسەر دروستکرا لە دوای ئەو هەندێک نەوەی تر هاتوون پێ دوایە دراوی ئەلیکترۆنی بەدیلێکی گونجاو بێ بۆ سەردەمی تەکنەلۆژیای ئیستا و ئایا کاریگەری لەسەر ئابووری دنیا دروست دەکات پێ دوایە ئایندەی دراو لە دنیا دەبێت بە دراوی ئەلیکترۆنی بێگومان قۆناغەکانی ڕابردوو سەرەتای مرۆڤایەتی و سەرەتای گەشەکردنی ئابووری جۆری درا و بە ئەنواشی و ئاڵگۆڕی بەسەر هاتووە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا لەگەڵ پێشکەوتنی وەسائلی بەرهەمهێنان لەگەڵ جۆرەکانی بەرهەمهێنان لەگەڵ ئەو کارانی کە تۆ پێویستە دەکات بۆ بەرهەم جۆرەکانی دراویش گۆڕاوە بێگومان دراوی ئەلکترۆنیش لە سەردەمی ئێستا کە سیرکەن لە جیهانە ئەنوا ئاشکال بوارەکانی تر لە ڕووی ئەلکترۆنی زۆر پێشکەوتنی بەخۆی بینەوە بێگومان دراویش بێ جۆرێک لەوانەیە کە پێویستی بەوەیە کە تۆ کەمترین جێگا بگرێ بۆیە ئەبێت بە جۆرە جۆرەکان بیر بگرێتەوە کە دراوی ئەلکترۆنی هەرچەند ئێستا لە زۆر دراوی تازەش هاتووە ئێستا من لەم ڕۆژانە دراوی تازەم بیستۆ کە لە پڕیش گەشەی کرد و سەریشی بەرز بۆتەوە زۆر بیرکراوەتەوە درای ئەلکترۆنی دروست بەڵام هەندێک جار مەسەلا خەڵک تووشی زەربەرنی بۆیە مەسەلا تەزویراتی تێکەوت یا مەسەلا قۆڵبردنەوە ئەوەی کە هەیە ئێستا کۆمپانیان یان شخصی دیاریکراون دەیکەن مەبەستەکەی من زیاتر لە پرسیارەکە ئەو بوو دەوڵەتان بیر لەمە بکەن ئەبێت لە سەردەمی نوێیە لە سەردەمی ئەلکترۆنیا و تاقەتومی پێشکەوتنی تەکنۆلۆژیای ئەلکترۆنی ئەبێت جیهانی نێودەوڵەتی بیر لەوە کاتەوە کە جۆرە داهاتی ئەلکترۆنی هەبێ هەرچەند ئێستا فکرە زۆرەوە ئیشی تیاکرێ ئەبێت هەشتی کوێبێچکە وەکو باسم کرد لە هەمێژووی مرۆڤایەتیە دراگۆڕانی بەسەرات و ئەلگۆڕێت لە ڕووی
قدرەی قانونیەوە لە ڕۆی مادەکەەوە لە ڕووی قورساییەوە لە ڕووی بچووکیەوە چکە دراو پێویستە بۆی کە کەمترین جێگا بگرێت هیچێک لەو شتانی کە بێت لە هەموو کاڵەکانیتر بچووکتر بێ و لە هەموو کاڵەکانیتر بەدەرەختر بێ بۆیە ئێستا جیهان بانقی نێودەوڵەتی مەسەلە سنووقی نەقدی نێودەوڵی ئەبی بکاتەوە جۆرێک لە بەپارەیەکی مصدق سیقی پێکرا و خاوەنی متمانەیەکی نێودەوڵەتی بێ بەرهەم بێنن ئەمە کاریگەری ئەبێت لەسەر وڵاتانی تازە گەشە کردو بە تایبەتی بەتاکیید بەڵام لە پێشمان بیرمان نەچێ هەموو جۆرە تازەگەریەک لە ئابووری نێودەوڵەتیە لە پێش هەموو شوێنە وڵاتە زیرەزەکان ئیسفادەی لەکەن وڵاتی پێشکەوتەکان ئیسفادە بێگومان بێ لەوەش شارەزایەکی یانە خاوەنی فکرەکەن دروستکردنن بەکارهێناری هەوڵاتی ئەوان سەریعتر فێر ئەبن وڵاتانی تازە گەشە کردویان وڵاتانی دواکەوت و جیهانی سێم هەمیشە لە دوای دواون بۆچی پێیان جیهانی سێم ینی لە دوای سێ قۆناغ ئەوان شتەکانەکاتە دەستیان و ئەتوانە سوودی لێبینن بەڵام بە خزمەتیی گەوراکە بە ئابووری نێودەوڵەتی لە کۆتاییە بە مێژووی بە هەموو مرۆڤایەتی باشە ئەوەی کە باسی هەندێک لە ئابووری هەرێمی کوردستان و عێراق بکەین دیارە ئێستا لە عێراقدا من خەڵکانی ناسیا و دۆستی خۆمان هەیە لێی دەپرسم یان ئاگام لێتی موچە بە کار وەرەگرن ئەوەی کە کارتی بانکی بڵین هەیەە دەچێتە سەر حیسابەکەیان ئەمە هەنگاوێکی گرنگە لە عێراقا کە هەیە ئێوەی ئابووری ناز باشتر دەزانن کە ئەمە کاریگەری زۆری دەبێت لەسەر خێرا مامەڵەکردن و پارێزراوی دراوەکە و کەمتر بەکارێنانی سیولەی نەقدی دراوی دەستی بڵین لە هەرێمی کوردستان ئێمە هەنگاوی لەم جۆرەمان نییە ئەوەی کە هەیە کۆمپانیای تایبەتی و ئەوانە دەیکەن و ژمارێکی زۆر کەم لە هاوڵاتی لی تێئگا و مامەڵی پێواکە و بەکارهێنێ ئەکرێ ئەگەر ئێمە بیر لە شتێکی وا بکەینەوە یعنی کاریگەری لەسەر موچە و ئابووری هەرێمی کوردستان هەبێ شتی وا ڕوودەدا ئەی زۆر جارەڵێن ئەگەر بەکار بێ مەرج نییە ئەم هەموو پارێ بگاتە دەستی مۆزەف و مەرج نییە حکومەت هەر بە نەقد پارەکە با و ڕەنگە کە ببێ بە کارت ئێلکترۆنی بتوانێت هەموو مەعاشەکە با و لە کاتی خۆیان بێت و بیرکردنەوەیکی وا هەیە قسەیەکی وا هەیە ئەوە زۆر ڕاستە لە هەموو جیهانە باوە بەڵام ئەمە بیرمان نەچێت دروستکردنی ئەم سیستەمە ڕەنگە ئاسان بێ بۆ بانقەکانی هەرێم و هەتا بانق حکوومیەکانیش بەڵام بیرمان نەچێت ئەم جۆرە سیستەمە پێویستی بە جێگیربوونێکی اقتصادی وڵات هەیە بۆ نمونە هاوڵاتی و خێزانەکان ماگانە وەکو یەک خەرجیان هەبێ ئەم مانگە لە مانگەکەی تربشێت تۆزێ جیاوازی هەبێ لە ساڵەکە دوان زەمانکە وەک یەک خەرجی هەبێ وەک یەک داهاتی هەبێ ئەمە پێڵەن سیاسەتی ئابووری جێگیر بەڵام تۆ لە وڵاتی ئێمە سێ مانگ موچە نییە و لە پرێکا موچی وەرەگیر لە یەک ڕۆژەخ بەقەدر سێ مانگە خەرج کردووە و بالفعل لە مانگەکەشا بەقەدر سێ مانگە دەستکەوتووە ئەمە بۆ ئابووری ناجێگیر ئەو سیستەمە ناچێتە بابی عملیەوە ئەم وڵاتانی لە وڵاتانی سیستەمی ئابووری جێگرە لە سیستەمی وەک یەک داهاتی لە ساڵەکەیە وەک یەک خەرجکردن لە ساڵەکەیە ئەمە سیستەمێکی زۆر سەرکەوتووە سیستەمێکی وەبیرمان نەچێت لە هەمان کاتی شەبریتر لە متمانەی بانکی ئەبێ بانقەکانی ئێمە متمانانە بێ بەڵام بەداخەوە ئێستا لە کوردستان بانقێکی خاوەنی متمانەیەکی 100% بێ 100% بێ کە هاوڵاتی بتوانێت ڕەسیدی خۆی تێ هەڵگرێت و لە وڵات لە جیهانی ئەمە لە وڵاتانی وەکو ئێمە زیاتر بانقی عقارات بەکاردێ مەسەلا خەڵک پارەی چێ بیا بە زەویەک ناچێ بخاتە بانکەوە لەبەری بانقەکان متمانیان نییە و زۆربەی بانکان ئەیفلاسیشیان کردووە ڕاست کەواتە ئەمە بۆ اقتصادی ئابووری جێگیرە بێ ئەوە سیاسەتی سەرکەوتووە زۆر باشە سپاس دەکەم بەڕێز سابیر عومەر ئابووری ناسکە لە تەوەری یەکەم لەگەڵ ماوەی سپاس بە بەشداریکردن بەڕێزان پشوویەکی کورد وەرەگرین و بۆ تەوەری دۆمە گەڕینەوە وڵاتان ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە لە کاتی تاقیکردنەوە گشتەکانی پۆلی 12 کۆبوونەوەی قوتابیان و خوێندکاران لە بەردەم هۆڵی تاقیکردنەوەکان یان دەروی قوتابخانەکان لە پێش تاقیکردنەوە و لە دوای تاقیکردنەوە قەدەخەیە دەبێت قوتابیان و خوێندکاران ماسک ببەستن گەرشوونی کراوە هەبوو سێبەر و فێنک بێت باشترە قوتابیان و خوێندکاران لەوێ تاقیکردنەوەکە بکەن بە مەرجێک گونجاو بێت هۆڵەکان دەبێت پەنجەرەکانیان کراوە بێت و ڕەچاوی هەوا گۆڕکە بکرێت تەختەی دانیشتن ڕەحلەی قوتابیان و خوێندکاران نێوانیان لە مەترێک زیاتر بێت دەبێ ئیستەمپاکی پەنجەمۆری پێدەکەن بە مادی معقم تاقیم بکرێت پێویستە قوتابیان و خوێندکاران پێش پەنجەمۆر دەستیان تاقیم بکەن پێویستە ڕۆژانە ئیستەمپاکە بگۆڕێت تیمی تەندروستی لە هەموو بنکەکانی تاقیکردنەوە هۆشداری تەندروستی بە قوتابیان و خوێندکاران ئەدەن بەپێی پێویست نابێ قوتابیان و خوێندکاران بە کۆمەڵ لە ناو یەک پاس یا تەکسی بن
نابێ قوتابیان و خوێندکاران بە هیچ شێوێک پێداویستیەکانی وەک قەڵەم، لاستیکی کوژانەوە، ڕاستە، پێداویستیەکانی تر لە نێوان خۆیان ئاڵوگۆڕ بکەن. پێویستە سەرپرشتیار و بەڕێوەبەر، یاریدەدەر و چاودێر و کارمەندی خزمەتگوزاری ماسک و دەستکەش ببەستن. ئەلبومی یادگاریەکان دەنگێکی ڕەسەن لە لوڕستانەوە. حشمەت ڕەشیدی هونەرمەند و دەنگخۆشی لوڕستان لە شاری خوڕەم ئاوا لەدایک بووە. پاش خوێندنی ناوەندیە بێتە مامۆستا و لە هەمان کاردا لەگەڵ چەند میوزیکارێکی ئەو دەڤەرە کۆمەڵێک گۆرانی ڕەسەنی لۆڕی تۆمار و بڵاوەکەنەوە. لە ساڵی 1965 چەند بەرهەمێکی لە ڕادیۆی سەرتاسەری ئێران بڵاوە بێتەوە و ناوبانگ دەرەکە. ئەنستەتیوتی کەلەپوری کورد کۆمەڵێک لە بەرهەمەکانی ئەم هونەرمەندە لە ئەلبومی یادگاریەکاندا بڵاوەکاتەوە. بۆ دەستکەوتنی ئەم بەرهەمە و سەرجەم بەرهەمەکانی تری ئینستیتیوتی کەلەپوری کورد پەیوەندی بەم ناونیشانانە بکەن. پەرکەمی لەگەڵاوە ئیتکە پەرکەم دیاوەک لەو بەرەوە هاتووسە سایدی ئەم بەرەوە بۆ وەرگەڕان. هەڵبەتە مەرج نییە یەک هۆکار بوونی هەبێ بۆی ڕووداوێکی هاتوچێ بکرێتەوە. هەندێک جار زیاتر لە هۆکارێک تەواجودی دەبێت. هۆکارەکانی ڕووداوی ئاگری ئۆتۆمبیل لە هاویندا کۆمەڵێک هۆکارە، هیچ لە هۆکارەکان هۆکاری کارەبایی یان هۆکاری میکانیکی یاخود هۆکاری پێگادانە. ڕێژی سەرەتایی بۆ دیاریەکەین ئەو ڕێژەی کە ئەیخوێنێت ێستا بۆ نام ئۆتۆمبیلە جامەکەی دواوەی بە ڕێژەی لە 183 واتە لە 183 تشکی ڕووناکی داخلی ناو ئۆتۆمبیلەکە بێت. جاریتر سڵاوتان لێبێ تەوەری دۆمەکو لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێکرد باس لە دۆخی عێراق و خۆپیشاندانەکان و دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکان و هەنگاوەکانی حکوومەتی عێراقی دەکەین و هەندێک لەو جوڵە دیبلۆماسیانەی کە حکوومەتی عێراقی بە تایبەتی مستەفا کازمی لە ماوەی ڕابردوودا هەنگاوی بۆ ناگفتوگۆی لەسەرەکەین بە میانداری بەڕێز نەوزادی مهندس کە وەکو چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک نەوزاد بەخێر بێیت. باس کاک نەوزاد، شیکاری زۆر بۆ دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکان لە عێراق دەکرێت، تایبەتی لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی خۆپیشاندانەکانە خەڵکەیە بێسەر و شوێنە دیار نییە، خەڵگەیە برینارە، خەڵگەیە کوژراوە. ئەگەرچی ئەمڕۆ دوێنێ یعنی وەزارەتی ناوخۆی عێراقی هەندێک دەرەنجامی لێکۆڵینەوەی بڵاو کردەوە کە یعنی خۆپیشاندەران لی ڕازی نەبوون، ینی بەدڵیان نەبوو کام دەرەنجامانە چین هاتوون. بەڵام قسەکە وەیە دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکان لە عێراق چۆن پێناسە بکەین، ئیدامەدانە بە خۆپیشاندانەکانی ڕابردوو کە دژی عادل عەبدولمەهدیش هەبوون یان خوێندنەوەیەکی دیکەی سیاسی پشتی پەردە هەیە کە کاریگەر بێ بە جوڵەکانی مستەفا کازمی. حتمما ئەگەر بگەڕێنەوانێ بۆ خۆپیشاندانەکانی ڕابردووی مانگی دەی 2019 و 3 مانگ زیاتری خایان
سیرەکەین هۆکارەکانی ئەو خۆپیشاندان لەگەڵ هۆکارەکان و سەرهەڵدانەوە و دەستپێکردنەوەی ئەم خۆپیشاندانی ئێستا هەریشەکەن بۆ بیرهێنانەوە هەمولایەک ئەوەیە سێ هۆکاری سەرەکی بوو بۆ خۆپیشاندانەکانی ڕابردوو کە داوای سەرەکی خۆپیشاندان یەکەم نهێشتی گەندەڵی نهێشتنی بێکاری پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان سەرەتایەکان دابینکردنی موچەی ماگانە چونکە هەر ئەو کاتەش موچە دوا دەکەوت کەم کرابۆ لە هەنگی حاڵەتە زائیدەن نەبوونی ئاو نەبوونی کارەوە نەبوونی خزمەتگوزارەکانیکە ئێستا هاتوونێتە ساڵی 2020 و ئەوە بوو لە ئەنجامی ئەو فشاری شقام خۆپیشاندان و درێژەدان بە خۆپیشاندان حکوومەتی عادل عەبدول استقلالی کرد و دوو کەسیکە محەممەد عەلاوی و عەدنان زولفی ڕاستپێردان و هەر لەم بەرنامەیە ئێمە قسەمان لەسەر عەدنان زولفیە کرد 9 ڕۆژی ما بە قوربەسەر مستەفا کازمی من ناو شانۆگەریەکی زۆر خێرا هاتە پێشەوە و هەموو لایەک پیشوازیان لێ کرد هەموو کاسێک حیزبە سەرچیەکانی شیعەکان بە تایبەتی دانیشتبوون لە بەڕاستی میسیۆن خواردن و متمانە پێدانەکەیە کەچی سەیرەکەی هێشتا ئەمڕۆ هەفتا ڕۆژی تەواو کردو هەفتاویەک ڕۆژی تەواو کردووە کە قیاز نییە بۆ تەقیمکردن و هەڵسەنگاندنی کارە باشەکان یا خراپەکانی ئەم کابینەوە حکوومەتە بۆیە بەڕاستی هۆکارەکان وەکووتمان هەر عینشتا سەیری لە عێراقدا دەکەین بێکارێکی زۆر بەتاڵەیەکی زۆر و نەبوونی خزمەتگوزارەکان کە ئێستا بە تایبەتیش لە وەرزی هاوینە پلەی گەرماکان زیاد لە حەد بەرز بۆتەوە و خەڵک ناتوانێت لە ماڵەکانی خۆیان بژین وەکو باسیش دەکەن کارەبا 3 ساعت بۆ 4 ساعت هەیە ئەمە کەس تەحمولی ئەوە ناکە ئێمە لە شاری سلێمانیا کە نزمترین پلەی گەرمی هەبوو ئەمڕۆ 45 و 46 بووە بۆی بەڕاستی قورسە ئەمانش داواکاری خۆپیشاندانەکان هەر ئەوانەی ڕابردووش و ئەمەی ئێساش داواکاری زۆر سادە و چاکاری هەموو هاوڵاتیەکن کە مافی خۆیەتی ڕەوایەتێکی تەواوی هەیە چونکە ئەیدا مثلا حکوومەت من لە هەموو کاتێک وتومە دەسەڵات دوو ئەرکی گەورەی لەسەر شانە هەردوو ئەرکی زۆر گەورە و ئاشکرا یەکەمیان دابینکردنی لانی کەمی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان کە ئەوەش خۆشگوزەرانی بریتە لە دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژانە لە ژیان و لە خزمەتگوزاری و لە کار و کەسابەت و ئەوانە دوو دابینکردنی ئەمنیەت و ئاسایشە دەیسەیرەکەی حکوومەتی عێراقی ئەمنیەت و ئاسایش بەڕاستیەوە وەکو جەنابەت فەرموود لە پێشەکیە خەڵک دەرفێڕێ خەڵک دەکوژێرێ هەردوو هەفتە مانگێک نابێ پێم وایە ئەو نووسەرێک و ڕۆژنامەنووسێکی ئەو لە بەردەمی ماڵەکەیە بە خوێنساردیەکی زۆر عەجایب بە پلاندار ڕێژێکی زۆر عەجایب لە بەغدادی پایتەختدا ئەمانە هەمووی ئاماژەی خەتەرن بۆ ئەوەی کەوا ئەم خۆپیشاندانانە لەگەڵ ئەوەی کە هۆکارەکان وەکو داواکاری ڕەوای شەقامن بەڵام بیریشمان نەچێت لە پشتپەردە وەکو جەنابەت فەرموود ململانێکی توندی سیاسی هەیە ئێمە وەکووتمان هەر لە سەرەتاوە مستەفا کازمی من وەکووتم پێشوازی گەرمەکەی و متمانە پێدانەکەی بەو خێراییە بۆ خۆی لە کاتی خوا لای من پرسیار و گومانی زۆری گەورە دروست کرد کە هێشتا کاندیدێکی پێشوو تەواو نەبووە ئەمتان هێنا و پێشوازیان لێ کرد ئەی باشە کاکە دەی بوەستن 3 مانگ 4 مانگ 5 مانگ بوەستن لانی کەم 6 مانگ بوەستن بزان ئەم پیاوە چیەکە ئەگەر بە ویژدانانەوە من لە دووسینێک کاوتمە ئەگەر بە ویژدانانەوە سەیری کار و کردەوەکانی ئەم پیاوە بکەین مستەفا کازمی هەنگی ناوە کە بەجێژای 7 ساڵی ڕابردوو هیچ ڕێژ وزەران نەیتوانی و بیکە بۆ نمونە من نمونەیەکی زۆر مهمە یان بۆ کامە زەقا و گەورەیە و بیۆری ویستۆ دەستی بۆ بەر بۆ نمونە دەستی برد بۆ کەمکردنەوەی ئیمتیازات و موشەی جەماعەتی ڕەفحاویەکان ئەوەی بە ڕەفحاوی ناسراون کە خوان بە خاوەنی ئینتیفاضی شەعبانی باشووری عێراقدا لە ساڵی 91دا گەلێک ئیمتیازاتیان هەبوو و عەدەدەکەش نەزانرا و مەفتوح بوو بە عەدەدی زۆر ئەوە بوو ئیمتیازاتی زۆر وەکو هەندێک بازەکەن کە بیستومە و ئەوانە نوری مالکی موچەی 1000 کەس لەو ڕەفحاوانە بە وەهمی وەرئەگرێ بۆ خۆی و بۆ دەست و پەیوەندوانە کە هیچ معاشێک لە 2 ملیۆن کەمتر نەبوو زیاتریش بووە ئەوە زیاتر لە ئیمتیازاتکە کە ئەمە کەس نەیوێراوە دەستی بۆ بەرە چونکە ئەمانە زۆر قودسیەتیان هەبووە ئەمە دەستپێکەری خۆپیشاندەران بوون ویان بەسەرات کوشت و بڕکران ماڵوێران کران دەربەدەر و ئاوارەی سعودی و خارج و ئەوروپا ئەمە خاڵێک لە خاڵەکە دوو دەستبردن بۆ نهێشتنی گەندەڵی لە دەروازە سنووریەکانە و گەڕانەوەی داهاتەکان کە وێزگەی سەرەکی یاخود دەروازەی سەرەکی یاسایی و نایاسایی خستەوە ژێر دەسەڵاتی حکوومەت یەکێک لەوانەیە لە حکوومەتی عادل عەبدولمەهدی کە باسی گەندەڵی دەکرا یەکێک لە ڕایۆشکارەکانی عادل عەبدولمەهدی کە دەستنیشانی کردبوو بۆ لێپرساوی دەروازە سنوورەکان حساب دەکرا بە گەندەڵی و بە بێیاسایی مانگانە 10 ملیار دۆلاری دەستکەوتووە لەم دەروازانە کە ئەمانە هەمووی بەهادەردانی سەرۆت و سامانی میلەتن کە باز دەکرێت ئەمە خاڵێکی زۆر ئیجابی بوو مەسەلەن لە بەڕێوەبەراتی گشتی خانشینە موچەی بندیواری 106,000 کەسی کەشف کرد و بڕی کە هەمووی دەڵێ و ئاگدار ئاشکراکرا دەڕوا بۆ حساب و ئیسیفادە و قازانجی دەوڵەتێکی دراوسێ
خۆ ئەمانە بەڕاستی هەنگاوێک کە هەنگاوگەلێکن کە وەکتم لە ماوەی 2 مانگا تۆ بتوانیت ئەم بوێریت هەبێ من و تومە هەنگاوەکان بوێرن و نەترسن بەڵام پشتگیریەکی شێوێ جا ئەمە وەکوتم دەستبردن بۆ نانبڕین و قوت بڕینی گەندەڵکاران حتمما گەندەڵکاران چیە کاکە هەرام سەرکردە سیاسی باڵاکانی حیزب شیعەکانە ماڵی شیعیە بە باشە و بە خراپیان و بە پیاوی ئاین و ناپیاوی ئاوینیانەوە هەمویان دەستیان هەیە و بەشدارن لەم گەندەڵیانەیە ئێستا وەکو بازەکەن حکومەتی ظل یا حکومەتی قوڵ لە عێراقا بریتە جەمسەرەکانی ئەوەی کە دیار و دەمڕاست و بەهێزن نوری مالیکیە قەیس غەزعەلیە و هادی عامریە کە تەحکوم بە زۆر بڕیارەکانەوە دەکەن حتا یعنی ئەوەی کە جیای کردوێتەوە سائیرون لەوان سائیرون دایمەن دژ بە هەڵوێستەکانی مالیکی و عامریە و خۆی بۆ خۆی جەمسەرێکی و قوتبێکی سەر ئەوەی ئاشکرایەوە بەهێزیشە بۆیە بەڕاستی ئەمە ململانی ناوخۆی ماڵی شیعی و ملمانی سیاسەکانی ناو جەمسەرەکانی شیعی وای کردو ئێستا کە بکەونە تەقە بۆ مستەفا کازمی و ڕێگە بگرن و هەر هەفتەی پێشوو 100 ئیمزایان کۆ کردوێتەوە بۆ لێپرسین و بانکردنی مستەفا کازمی بۆ پەرلەمان هەموو ئەمانە اینجا قوڵی کەینەوانەیە مستەفا کازمی کەوتۆتە بەرداشێک من وتم هەموو حکومڕانیەک نەک مستەفا کازمیش بە تایبەتی ئەم سێ جەمسەری سعودیی سونی عەرەبەکان و ئیماراتیەکان و کەنداویەکان لە بلاو ئێرانی شیعە و فاو نفوزێکی گەورە لەم لاشەوانەی مەسەلەن ئەمریکا و هێزە نێودەوڵەتەکان و هەموو ئەم بەرژەوەندیانە لە عێراقا چڕ بۆتەوە کە هەمویان بەرژەوەندیان هەیە بۆ هەدەردانی لە دوای ڕووداوەکانی کوشتنی قاسمی سلێمانی و لە دوای دەست بەکاربوونی مستەفا کازمی و لە دوای لێدان لە بەرژەوەندەکانی ئێران و خستنە لیستی ڕەشی هەندێک میلیشای شیعی و ئەمانە کە دەگاتە قۆناغی هاتنی مستەفا کازمی باز لە تەداخل و پشتیوانێکی گەورەی ئەمریکی بۆ کابینەکەی ئێستای مستەفا کازمی دەکرێت بۆی کە هەموو جۆرە گڵۆپێکی سەوزی ئەمریکی و پشتیوانێکی ئەمریکی هەیە یعنی ئەمە ئەبینن وایە من ینی هەر دوێن و پێرە لە مقابلێکی هاوتم ئەمریکا هەمومان لەگەڵ ئەو هەموو چاودێرەکان لە سیاسەکان لەگەڵ ئەوەن کە ئەمریکا تا ئێستاش تا ئەم دقیقەیەش تەنها لە ئاسمانە و بەهێزی تەکنۆلۆژیای عسکەری و پێشکەوتوو مسەیترە لە خاکی عێراقا ئەجینا کە هیچ سەر ئەرزی واقع هەمومان بە چای خۆمانە بینین بە عکسەوە ئێران نفوزی زیاترە و لە هەموو ئۆرگانەکان و جونگەکانی دەسەڵات لە ئەمنی لە ئاسایش لە ئابووری لە حکوومەت لە هەمووی دەسەڵاتی زیاتر تا ئێستا شەروایە بەڵام لە لێوان دوو قەوسال لە دوای کوشتنی قاسم سلێمانی چالاکیەکانی ئێران هەمومان هەستی پێکەین کەم بۆتەوە پاشەقشەی کردووە بە حەقەت بۆیە بۆ نمونە کاکە مستەفا ئەو کابرا مهندس هەفتە نەبوو سەردانێکی عێراق دەکات بە ئاشکرا و بەنهێنی لە دوای کوشتنیەوە یەک جار جێگرەکەی ئەو کابرای قائانیە بەڵێ سەردانی کردووە و ئەم یەکێک لە هاوڵەکانی ئەم پیاوە ئەوە بوو کە هەموو وێنەکانی عەلی خامنەی خومەینی لە عێراقا منع کرد و هەموو سەرکردەیەکی ئێرانی کە بێتە ناو عێراقەوە بێ بە فیزە و بە ڕسمیات بێت جاران ئەمانە نەبوو دێ ئەمە دەستبردن بۆ ئاگرە تەبەن خۆمان نەزانین کە هەر پێش سەردانەکەی ئێران دەبوو سەردانێکی سعودیە بکە و هەوڵێکی جدی هەبوو بۆ ئەوەی کارەبای عێراق ببەسرێتەوە بە کارەبای کەندا و لە 1970 دابین بکرێ و بە مبارەکەی ئەمریکا سەیرە کرد ئێران هاتە سەرخەت و داوەتی کرد بۆ ئێران و هەنگە وەکو ئەڵێن هەم بە هەڕەشا هەمیش وەکو ئەڵێن عەسە و جێزەرەکەی پیشانە مەزەلە مهمەکە ئەگەر رازی بوویدەوە جێزەرەکەی دەداتێ واگەر ناڕازیش بۆ عەسای تاعەتەکەی لێ پیشان دەدا بۆی بیخاتە ژێر تاعەتی خۆیەوە بەڵام زۆر موقفێکی وەکو باسەکرێ و بڵاو کراوە دوو موقفی زۆر بە قووەتی نوانەوە لە بەرامبەر ڕابەری ئێرانە ئایەتوڵا عەلی خامنەییە کە باسی ئەوەی کردووە اتفاقەکانمان لەسەر مەسەلەی غازی سروشتی و کارەبا بۆ عێراق دەبێت بە دۆلار بێ لەبەرەوەی ئێمە دۆلارمان پێویستە و توێتی ئێمە بە پارەی عێراقیە ئێرانی دەیدێن ئەمە خاڵێکی زۆر موقفێک بوو دوو کە باسی ئەوەی کردووە کە نەدەبوو گلەی ئەوەی کردووە کە نەدەبوو میوانەکەتان لە خاکی عێراقا شەهید بکرێ مەکەمە بەستی قاسم سلێمانی بوو ئێمەش هەر ڕەتمانە بێ یعنی ئەمانە ئەویش جوابی یاوەتەوە کە ئێمە میوان هەمیشە عێراق میوان دۆستەوە ئێمە دەستمان نەبوو و ئەوە ملبلانەیەکی نێودەوڵەتی خۆتان و ئەمریکا بووە یعنی موقفێکی تا ڕادەیەک ئەمە بووە بۆی ئێستا بەڕاستی کە ئەوەی لێ خوێنێتەوە بێنەوە سەر پرسیارەکە پشت بەردەکان ئەمەیە ململانە شیعەکان بۆ زەعیفکردنی کە مستەفا کازمی و بە پشتیوانی مبارەکەی ئێران هیچ گومانێکی تێدانیە بەڕاستی بۆ ئەیان دەوێت ئەم پیاوەش نەبێنێت چونکە هەستەکەن بوون و بەردەوامی و بەهێزبوونی لە وێزگەیە بەڕاستی عێراق دەگێڕێتەوە بۆ وەکو ئەڵەی خانەی نیشتیمانیەکەی و دەری ئەکا لە بڕیاردانی خارجی سنوورەکان کە بڕیار هەمیشە من تا ئێستا ژەڵێم زۆربەی بڕارەکان بەسەر عێراق و گەلاری عێراقا دەسەپێنن لە دەروی سنوورەکان کە ئەمەش بۆ خۆی عێراقی گەیانێتە ئەم ئاسی کە نەتوانێت خاوەن بڕیاری سیاسی خۆی دوو پرسیارم ما بۆ کاتەکە تەوزیعی دەکەم دوو پرسیارەکەیشان لەسەر سونەکانی عێراقا تاڵی بێدەنگ و ینی بێجوڵەن
بێجوڵان بووە ینی سونە وەکو وتمانجارێکی لە دوای عادل عەبدولمەهدیەوە سونە هیچ نازانم ئەڵێ لەم وڵاتیانین لەم وڵاتیانین و پیاو نازانێ بڵێ خۆشبەختانە یان ناخۆشبەختانە بەڕاستی سونەش هەمیشە هەڵوێستێکی زۆر لاوازیان بوو هەر لە عێراقینەوە بە تایبەتی لە 2003 هەڵوێستیان زۆر لاواز بوو لە سەرەتاوە هەنگێ شخصیات و مەرجعیەتیان هەبوو کە یەک و یەکگرتو بوون بەڵام بەداخەوە کورسی حکم و دەسەڵات و ئیمتیازە خۆشەکان بەلەزەتەکان هەمویانی لە یەک کرد ئێستا ئەوەی کە دەرەکەوێت تەنها سەرۆکی پەرلەمانیان ماوە سەرۆکی پەرلەمانیش وەکو وتمان شخصیتێکی کاریزمی نییە محەممەد ئەو حەلبوسی و بۆ خۆی تێوەگلاوە پێم وایە لە هەندێک گەندەڵی و عقود و گرێبەست و شیرینی خواردن و شتیوە و ئەویش هەچی کرد ئەوەی من ئەیخوێنمەوە لە هەڵوێستی پەرلەمانی عێراقی تەنها مەبەستیان بوو لە دوای خۆپیشاندەکانی مانگی دەی 2019 تەنها درێژکردنەوەی ماوە و تەواوکردنی 4 ساڵەکەی خوانە تەوان 4 ساڵەکە ئەوەندەی نەماوە پێم وایە کەمتر لە ساڵێکی ماوە بۆیە هەموو هەمیان ئەوەیە مدەکەی خۆیان تەواو بکەن بە هەر شێوەیەک بێ خۆ ئێستاش مەسەڵ دوێنێ کە مستەفا کازمی ڕایگەیان بە زووترین کات دەمانەوێت پەرلەمان ئەو یاسای پەرلەمان یاسای هەڵبژاردن تەصدیق بکە و نزیکترین مەوعید خۆتان دەزانن کۆمیسیۆنی باڵا بەلایانی کەمە 4 مانگ بۆ 6 مانگمان پێویستە کەواتە تۆ دەچیتە ساڵی 2020 کەواتە ساڵەکە تەواوکە یعنی ئەمە هەموو هەمی سونەکان بەداخەوانێڵێم هەمووی کۆکردنەوەی سەرۆت و سامان و کەڵەکەکردن و گەندەڵی بەهادەردانی سەرۆت و سامانە بۆیە قسەکەی جەنابەت یەکێکیش دوای کورسی و مێز و دەسەڵات و ئیمتیاز بکەوێت حتمما جۆ ناداتە مافی نەپێکاتەکەی خۆی نا قەومیەتی زەقیشی نابێت هەڵوێستێکی زەقیشنە بۆ نمونە مووسڵ یەکێکە لە شارە گەورەکانی سونە تا ئێستا بزانە پرۆسی ئاوادانکردنەوە بە چیەدا بە وەکۆڵێن بە چیسەڵی ڕوا نەک بە شێوەیەکی خێرا و ئەوە دەی ئەبوو هەموو قووەتی سونەکان لەسەر مووسڵ بێ کە شادەماری سونەیە و پێگەیەکی گەورەی سونەکانە سونە بۆ خۆ دەزانن ئێستا لە بەغای عاسیمە پاشەقشیان کردو زۆر باشە دیالە و سەلاحەدین ماوە کە بەشێکی کەمیان تا موجودە لەگەڵ کەرکووکە مووسڵ هێزی گەورەی ئەوانە سیرەکەی ئەوانی شانی هەمال کردووە جەماعەتی ئەو عائیلەی ئەسیل نوجەیفی و ئوسامە نوجەیفیوانە هەوڵی ئەوە ئوسامە نوجەیفی ئێساش بێتەوە بە نائیبی ڕئیس جمهور کاکە ئەوەی بەلاوە مەبەستە نەک وەکو وتم داواکاری و مەطلەبەکانی سونە بۆیە ئەوە گەوتونێتە ئەو موقعی کە دەردی کابراڵێ دوژمن حەسوودیان پێ نابێت باشە دوا پرسیارم ئەگەر بە کورتی جوابم بیتەوە چەند ڕۆژێکە وڵات 2 هەفتەیەک دەبێ یعنی قسەیەک دروست بووە لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی باز لە مهتەم نەبوونی مستەفا کازمیەکەن بە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغا خۆی بەشتی ترەوە مەشغوڵ کردو بەڕاستی ئەوێ شیعەکان تۆزە ڕێکخاتەوە ئەوێ پەیوەندیەکانی عێراق تەرتیب بکە ئەوێ هەندێک پارە بۆ موچەی خەڵکی عێراق دابین بکات دوێنێ پێریاڵێ من ڕێکەوتنم لەگەڵ کەنداوەکان و ئێرانەکان کردووە لە ئایندەیەکی نزیکە ئایتر شتێک نابێ بە ناوی گرفتی کارەبا لە عێراقا هەموو عەقدەکانیشم کردووە یعنی دەڵێن ئەوەندەی مەشغوڵی ناوەڕاست و باشوورە مهتەم نییە بە باکووری عێراقە و خۆی لەو مۆزوعە زۆر نادا ئەگەر بینە سەر حەقیقەت ماڵە گەورەکەی ئەو عێراقا یعنی ڕئیس جمهوری دەوڵەتی عێراقا 15 محافظی لەبەردەستایە نزیکەی تقریبا 30 ملیۆن کەسی لەبەردەستایە کە مهتەمە و مباشرە و مەسئولی مباشریانە لەبەرەوە هەمی ئەو دابینکردن و پێداویستەکانی ئەوە و بەغدا و حکمی ئەویش پتێگەیشتووە لە بەغداوە دەڕوخێت لە هەرێمی کوردستانەوە ناڕوخێ بۆیە ئێستا ئەو خۆپیشاندانانی دوێنێ و پێرێ و دەستی پێکرد و بەردەوام بێت ئێمە ترسی بۆ دەسەڵاتەکەی ئەو کەواتە دەبێت ئەولەویەت بۆ ئەو ئێستا منیش بوومایە هەروام دەکرد ئەولەویەت بۆ ئەوە و لەگەڵ حکوومەتی هەرێمیشا مفاوزاتەکان باش چوونەتە پێشەوە ئەگەر ئەم وەزعانە نەبوایە وەکوتم ڕێکەوتنەکان نزیک بوون یعنی ئەوەندیان بین نەبوو وەکو دەڵێن لە بینی هەرێم و کوردستان ئەوەیە بۆیە قسەکەی جەنابەت کورت و مختصرەوەیە کە حەقیەتی کێشە و مەشاکلی بێ ماڵی شیعی جێبەجێ بکە و هاوسەنجی ڕابگرێت لە بینی کەنداویەکان و ئێرانەکان و ئەمریکیەکانە دەبێت پێداویستی و بەتایبەتی لە هاوی ناوەکوڵێن لەم لە گەرمایە خزمەتگوزاری بۆ هاوڵات و شەقامی عێراقی دابینکە ئێمە هەمی گەورەیەتی کوردستان وەکووتێتی وەکو بەڵێنێکی پێ 300 میلیارد دینار دەنێرم تا نهایەتی ئەمساڵ بەو مەرجانی کە خۆی دابینی کردو ئایا هەرێمی کوردستان دەچێتە ژێرباری ئەم جارێکی کە ئەم بەرجانی حکوومەتی بەغاویان نا ئەوە شتێکی کەیە چونکە بەڕاستی من جاریش کەش دەیڵێمەوە وەکو شارزایەک لە بواری نەوت و داهات و خرجەکان عێراقی وەزعێکی دارایی خراپی هەیە کاکارە و دەست ئەباد مەسەلەن 2 هەفتە لەم پێش 15 میلیارد دۆلاری قرض کردو لە بانکی نێودەوڵەتی لە 5 میلیاری قرض کردو لە بانکی نێودەوڵەتی عێراقی کە خۆی پێویستە 15 میلیارد بەپێی یاساکە کە دەرکرا باشە ناتوانێت داهات جێبەجێکە داهاتی مانگی 6 بۆ نەوت فرۆشتن 83 میلیۆن بەرمیل نەوت فرۆشراوە باشە بای 2 میلیارد و شتێکە
کە مع العلم تەنها بۆ موچە بەش ناکە بۆیە بەڕاستی هەمی ئەو ژێشتا کەوتوتە لای وەکو هەرێمی کوردستان دەبێت چی بکات لە مانگەکەیە بتوانێت معاشخۆران دابێت کە معاشی مانگی حوت هێشتا پێم وایە دوسێ ڕۆژە دەستی پێکردێشتا تەواوی نەکردو لەبەرەوە بەڕاستی وەزعێکی دارایی قوند قەیرانێکە بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان دەبێت بگەنە نەتیجە هەرێمی کوردستانیش دەبێت بگاتە نەتیجە و عێراقیش بگاتە نەتیجە بە پێچەوانەوە هەموو لایەک زەرەر دەکات و زەرمەندی گەورەش موچەخۆرانی ئێمەمانانین کەوا معاشەکانمان بە 3 مانگ جارێ بە 2 مانگ جارێ وەرەگرین بەڵێ ڕایش خۆشەوە ڕێز نەوزادی مهندس چاودێری سیاسی سپاس دەکەم کە لە ستۆدیۆ لەگەڵ ما بوو سپاس بۆ ئەوش کە بینەر بوون هەر شاد بوون و خواتان لەگەڵ